کوشتارگەی نوێی سلەیمانیە. ساڵانە لێرە چەندین تۆن گۆشتی ئاژەڵ دوای پشکنینی تەندروستی و دڵنیابوون لە گۆشتەکەی ئامادە دەکرێت و دەخرێتە بازاڕەوە. هاوکات چەندین تۆنی دیکەش بەهۆی نەشیاوی لە ڕووی تەندروستیەوە ڕەت دەکرێتەوە. لەم ساڵیشدا 1 تۆن و 300 کیلۆ گۆشت کە توش بوو بە نەخۆشی سیل بووە و مەترسی هەبووە بۆ کەسی بەکارهێنەر لەناو براوە. لێپسراوی ستافی پزیشکی کوشتارگەی نوێی سلەیمانی داوا لە هاوڵاتیان دەکات خۆیان بە دوور بگرن لە کڕینی ئەو گۆشتەی کە لەسەر شەقامەکان دەفرۆشرێت. 73 تن کیلۆ گۆشت کە لە ڕووی تەندروستی و نەشیاوی لە ناومان بردو و دیاریمان کردووە. لەو برا تەنێک 300 کیلۆی بەس نەخۆشیەکە کە پێوتێت نەخۆشی سیلکە لە کوشتارگایە لەلایەن تیمە پزیشکەکانەوە دیاری کراوە و پاشان بەڕێگە زانستیەکان ئێمە باڵێن لە ناومان بردووە. کوشتارگەکان دڵنیاییە یا گەرنتیە بۆ ئەوەی بەربەست بێ ئەو گۆشتە ناتەندروستە نەگاتە دەستی هاوڵاتی و بەکارهێنەری، بۆیە ئەوەی لەسەر شەقامەکانایە بە دڵنیایە پێتان ئەڵێم مەترسی بای خۆراکی، مەترسی گواستنەوەی نەخۆشی هەمووانەی لێ دەکرێت کە کۆتاجار بەرهەمێکی ناتەندروست لەسەر خوانەکەدا ئامادە بکەیت. پزیشکێکی پشکنەری گۆشتیش دەڵێت هەر ئاژەڵێک کە دەهێنرێتە کوشتارگە بە دوو قۆناغ پشکنینی تەندروستی بۆ دەکرێت بۆ ئەوەی دڵنیابین لەو گۆشتەی کە لە ڕووی تەندروستیەوە شیاوە بۆ خواردن یاخود نا. پشکنین لێرە بە دوو قۆناغە، قۆناغی پێش سەربەڕین لەگەڵ قۆناغی دوای سەربەڕین. قۆناغی پێش سەربەڕین ئەو پزیشکی کە لە دەرەوە پشکنینەکە بۆ ئاژەڵانەی کە بەزینویە لەناو کوشتارگەوە هەرێکێک لەو نەخۆشیانەی ببینە کە ئاژەڵەکە گەڕ بێ لەڕ بێ نەخۆشیەکی دیاری پێوە بێ دەست بەجێ ڕەتی ئەکاتەوە و لە کوشتارگە ڕەفزەکەی ئەبرێتە دەرەوە بۆ چارەسەرکردن. قۆناغی دووهەم پشکنینی پاش سەربڕینە. لە قۆناغی دووهەما لە پشکنین پاش سەربڕین ئەو پزیشکەی کە لێرەیە پشکنین ئەکا بۆ ئاژەڵانی کە سەر ئەبڕێن بە شێوەیەکی گشتی پشکنینێکی بۆ ئەنجامەدا سەیری ئەندامەکانی هەمووی ئەکاوەکو سی، جگەر، گورچیلە، دڵ، لاشەکە هەمووی بە شێوەیەکی گشتی. هەرشیا بۆ خواردن ڕێگە ئەیا بۆی کە مۆر بکرێ بکرێتە بازاڕ. بەپێی ئامارێکی کوشتارگەی نوێی سلەیمانی لەم ساڵدا گۆشتی بەرەم هاتوو کە لە ڕووی تەندروستی و بەهای خۆراکی کە شیاو بووە بۆ بەکارهێنان 23,000 تۆن و 698 کیلۆ بووە. هەروەها 73 تۆن و 600 کیلۆش لەناو براوە کە لە ڕووی تەندروستیەوە شیاوی بەکارهێنان نەبووە و ڕەت کراوەتەوە بە ڕێگەی زانستیەکان لەناو براوە. هێمن کەمال، کورسات نیۆز، قەزای شارە زۆر.